حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم بە پەلەپروزە کار دەکات بۆ ئەوەی 4 تەمەن لە موچەخۆران خانەنشین بکرێت. ئەوانەی موالیدیان 62، 63 و 64 و 65. بڕیارەکە هێندە بە خێرایی ئەنجام دەدرێت کە ئێوارەی پێنجشەمە دەبێت لیستەکە ئامادە بکرێت. بەڵام خانەنشینان تێبینیان هەیە و دەڵێن بێ ڕەچاوکردنی پلە بەرزکردنەوە خانەنشینان زیانمەندی گەورە دەبن لەم بڕیارە. ئەم پەلەکردنە وەکو کوردەواری خۆمانەڵێ لە ماڵەوە دواکەوتون و لە ڕێگا پەلەیەکەن. ئەمە ئەنجامی ئیهمالکردنی جێبەجێکردنی یاسای ژمارە 9 2014 کە ئێمە لە ساڵی 2014 بەردەوام داوامان لێکردوون کاکە یاورێ بەشێکە لە عێراق ئەو یاسایە هەرێمی شەگرێتەوە ئەو یاسایە جێبەجێ بکەن نیان کردو بەگوێیان نەکردین تا ئەو لە 2022 بڕیاری محکەمەی ئیتیحادیش دەرچوو هەر نیان کرد تا مانگی حوتی ئەمساڵ هاتنە ژێربار کە هاتیشنە ژێربار هاتن بڕیارەکەیان بەش کرد. بەشی هاوتاکردنی خانەنشینانی دوای 2014یان جێبەجێ کرد. بەشێکی تریان نەکرد ئێستا وا خەریکن ئەویش جێبەجێیەکەن. یەکێکی تر لەو بڕگانە مەسەلەن لێبڕینی استقطاعاتی تەقاعودی پێڵێن بۆ سنووقی خانەنشینی کە لێرە لە سا 7 بوو. ئێستا ئەوە چەند مانگێکە لە ڕێی عێراقەوە ئەویش بووە بە لە سادە ئەویش یەکێکی تر لە هینەکانی یاساکە. یەکێکی تر لە بەرگەکانی یاساکە ئەم خاننشینکردنەیە بە تەمەنی 6 ساڵی کە لە هەرێما 63 ساڵ بوو بە پێی یاسا پێشۆکە. ئێستا لە عێراقا لە 2019ەوە ئەو یاسایە بە 6 ساڵی خەڵک خانەنشینەکە. ئێستا ئەمان لەم کاتێکی لە کتوپڕە تەعامپیان ڕاگەیاندون دەبێ وەکو عێراقی لێ بکەن. بەڵام ئەمان هیچ حسابێکی پێشۆختیان نەکردوێت شوێنی ئەمانە چۆن پڕەکەنەوە. بەپێی یاسای ژمارە 9 ساڵی 2014 و دوای کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی لە عێراق لە 63 بۆ 6 ساڵ تەنها لە هەرێم 35,000 کەس بڕیارەکە دەیانگرێتەوە و خانەنشین دەکرێن. بەڵام عێراق لە هەوڵی ئەوەدایە جارێکی دیکە تەمەنی خانەنشینی بکاتەوە بە 63 ساڵ و هەرێم چاوەڕێی عێراقی نەکرد لە بڕیارەکە. یەکێکی دیکە لە زیانەکانیش ئەوەیە دەرگای دامەزراندن نەکراوەتەوە و گرفتی گەورەی ئیداری دروست دەبێت. کێشەی یەکەمی ئەوەیە کە ئەو فەرمانبەرانە بەستەمێکەوە خانشینە بن کە بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوەکانیانەوە لیان کراوە واتە لە 2016ەوە پلەبەرزکردنەوەی ئەم فەرمانبەرانە ڕاگیراوە. ئێستا ئەو موچەی کە پێی خانشینە بن بەهۆی ڕاگررتنی پلەبەرزکردنەوە بڕێکی زۆر کەمیان بۆ دەرەچێ و زۆڵمێکی گەورەیە لێیان. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەمەوەیە تو ئەم ژمارە زۆرە خانشینەکەی و بەردەوامیش لە 2014ەوە ساڵانە هەر ساڵێک 5,000 کەس خانشین بووە. بە کۆی خانشین بوانی ئەم دە ساڵە 75,000 هاوڵاتیەکە فەرمانبەر خانشین بووە واتە 75,000 پۆست خاڵیە لە فەرمانگەکانە. ئێمە ناڵێن هەر هەمووی پڕ بکرێتەوە بەڵکۆڵین لەسەر بنەمای پێویستی فەرمانگەکان کە بە دڵنیاییەوە لە بواری تەندروستی لە بواری پەروەردە لە زۆر بواری تر پێویستی هەیە. دەرگای دامەزراندن بۆ گەنجان و دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بکرێتەوە و بە سیستەمێکی عادیلانە بە ئاشکرا بە شەفاف و کۆتایی بە دامەزراندنی نهێنی ژێربەژێر لە ڕێگەی لق و مەڵبەندەکانی پارتی و یەکێتیەوە بهێنرێت کە زوڵمە لە گەنجان. حکومەتی ماوەبەسەرچوو لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هۆشداری زۆری پێدرا لە جێبەجێکردنی یاسای ژمارە 9 خانەنشینی بەڵام تەنها چەند بڕگەیەکی کەمی جێبەجێ کرد. ئێستاش خانەنشینکردنی ئەو ڕێژە زۆرە کە هیچ جێگرەوەیەکیان نییە و بێ چارەسەرکردنی لانە تەکنیکەکانی ئەم یاسایە شکستێکی دیکەی کابینەی نۆیە بە یەخەی بەرپرسانەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.